ئەبواە عامیلەی حەویجە پێش دەستپێکردنی عملی مووسڵ دەستی پێ بکردایە و حەویجە ئازاد بکرایە. لە هیچ ڕوویەکەوە لە هیچ علمێکی عسکەری ڕێگە بەوە نادا کە تۆ بچی بۆ جێگایە پەلاماری جێگای بێ، بەڵام لە پشتی خۆتەوە هێزێکی گەورەی دوژمن بەجێڕی کە لە پشتەوە لێت بدا. حەویجە یەکێک بوو لەوانەی کە مەرکەزی کۆبوونەوەی داعش بوو و عێراق کە عەمەلی مووسڵی خستە پێش حەویجەوە کارێکی من پێم وایە غەڵەتی کرد، هەرچەند ڕەنگە ئەو مەبەستی سیاسی لە دوایەوە بووە، چونکە لەگەڵ دەستپێکردنی عەمەلی حەویجە تاکو ئێساکێ داعش لە دوای جەبهەکانەوە بۆ سەر پارێزگارەکانی دیالە، ئەنبار، تکریت، کەرکووک دەیان عملیاتی جیاجای کردووە کە بۆتە ئەوە جگە لەوە هێزێکی گەورەی هێزە ئەمنیەکانی عێراقیشی مەجبوور کردووە، هێزێکی گەورەی پێشمەرگەیشی مەجبوور کردووە کە ئەمانە ئەتوانرا هەر هەمووی بەشداری بکەن لە ئازادکردنی مووسڵ و شوێنەکانی تر. عەمەلی حەویجە ئیشی لەسەرەکرێەوە، ئیشی لەسەر کراوە، بەڵام بە تاکید دەکەوێتە دوای ئازادکردنی تەلعەفەر کە تەلعەفەر ئازاد کرا. ڕاستە دەنگەکەیە کە عێراقیەکان یانەوێ عەمەلی ئەنبار پێش بخەن کە ئەویش ئەگەرەوە بکەن بەمانە ئەوەیە زۆر ئاشکرایە کە ئەمە مەبەستێکی سیاسی لە پشتەوەیە، بەڵام هەموو ئامادەکاریە کراوە، تەنها ئەوە ماوەکە ئێمە لەگەڵ عێراقیەکان و بەگەڵ هێزەکانی هەرپەیمان بە تایبەتی ئەمریکا ئیتیفاقی بکەین لەسەر چۆنیەتی ئازادکردنی